كوي جوري بري كوشي والله هو اللي كنت داعي لعبه ناوي كاك شيروانه هو الشر تركو فك كيبو زم بخوم معلم لهالشيرة بس حتى لهالشيرة أزجاش ميرة أو تشوخته أو الساعات شارو دقيقة تاز لهالشيرة هاتي ما حسباس ساعات دويرة أزي هاتي ما والله دوري ساعات دوري دوي دوني ولو دوري شركة بردوام بو لتشاي سنوري داي لابو لتشاي كويته البينات داي لا كولكا أو تشاكا جركال والله أو من دال المال ونزانم كما يكردينا أن لزور دانش تبا باكيدي نزانم أمس وبس يبيم لنا للسهرة تجلس مينا بيطايا خوارزا أخو أهلي والله بخداي روزانا بردوام تو بارانا لسه سخلتي بردوام بتفروكي بتوبا ببينا هردوك لايا أو خالكة يتناوز صوتي دواي الحكومات يتكين السروتي هريم تكين شهر السيريتي لو ملتي بك ملتي خير ملتي على أنا السيراني تسول بوها درباري هندي مترسي بو هاد بو أبيش خليفاني احتمال أوج بو بواري ولا احتمال تسول ببي أري ولا دعوات كن أري ولا على أنا بكشيتو أري ولا خوسك كشيابا ما تبي إسراحتي جاي وأنا كمالاتي ما اللي جاري أوابي ممنوعة بس شيء ويجي يك مالات أوابي نابي بشيء بيو برسوان تبي إلا بالتلفون تقشي خباخوين زا أوج ببيتي كاك مالات اللي بزربوي نا والله إني هيش بعمراتي ندي تبقى هيش خوني شكسيش نادن نا والله ننديتي ئەگەر لە ڕوانگەی بیرکردنەوەیکی تەسک و چەند پرژەوەندیەکەوە سیر نەکرێ مانەوەی هێزەکانی ڕژێمی تورکیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان کودەتایەکە بەسەر ئازادی کودەتایەکە بەسەر مرۆڤایەتی و کودەتایەکە بەسەر ژیانی ئەو خەڵکەی کە ڕۆژانە بوونەتە بارگرانی بەسەر ئەو خەڵکەدا نزیکترین نمونە ئەمڕۆ بەداخەوە لە سنووری برادۆست گەنجێک لەلایەن سوپای ترکاوە بریندارکراوە مانەوەی هێزەکانی تورکیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕاستی جێگەی نیگەرانیە جێگەی نیگەرانیش تەواو بەسەر تەواوی دانیشتوانی کوردی باشوور پێویستە چاڵکوانان و تەواوی کوردی باشوور هەڵوێستێکی جدیان هەبێ لەسەر دۆدەرنانی سوپای ڕژێمی تورکیا ڕژێمی تورکیا مێژوویەکی دووری هەیە لە نەپاراستنی دەستی خۆی بەرامبەر گەلی کورد و هەموو کات مێژوو پێمانەڵێ بە دڕندانەترین شێوە کوردی ئازاردا و بۆتە بارگرانیەک و خەمێکی قوڵ بەسەر کوردە تورکیا یەک مەبەستی هەیە دەوێت کار لەسەر تێکدانی دۆزی کورد بکات ئەوێت کورد بەرەو عقارێکی خراپ ببات نەوەی مێژووی کوردیا لە کاتی عوسمانیەوە پێماڵ مەبەستی یەکەمی تورکیا تێکدانی نێوماڵی کوردە تێکدانەوە داگیرکردنی سنوورەکانی هەرێمی کوردستانە مێژوو پێمانەڵێ تورکیا ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ گەنجەکانمان نەکوژێت بەداخەوە گەنجەکانمان شەهیدەکە دەستی بە دەیان و سەدان هاوڵاتی سفیر سوورە ئەوەش جێی نیگەرانیە پێم وایە ئەبێ هەڵوێستێکی جدی بنوێنین و ئەو خەمخۆرانی کوردیش و تەواوی لایەنە سیاسەکانی کورد پێویستە هەڵوێستێکی جدیان هەبێ ئەگەر بەرژەوەندیشیان لەگەڵ دەوڵەتی تورکیانە کەم تەرخەمی دەسەڵاتدارانی کورد هۆکارێکی سەرەکیە بۆ دەستێوەردار و دەستدرێژکردنی ڕژێمی تورکیا ئەوێت دەست بە تەواوی ناوچەیەکانی کورد دابگرێ و بوێت مێژووکەی کاتی عوسمانەکان دووبارە بکاتەوە و پێم وایە چتەرنی